بە ئامادەبوونی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و بەرپرسانی حکومی بارگای نوێی کۆمەڵ لە قەزای کۆیە سەر بە پارێزگای هەولێر کرایەوە. بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێر و بەرپرسی ئەنجومەنی کۆیەش باز لە گرنگی کردنەوەی بارگای کۆمەڵ با خزمەتکردنی چین و توێژە جیاوازەکان لە پەروەردەیەکی دروست دەکەن. برانم هەموو لێرە کۆمەڵێکین دەستمان داوەتە ئەو کارە ئامانزمان خزمەتکردنی دین و ژینی ئەم ملەتەیە، هۆشیارکردنەوەی گەنجەکانمان لە هەموو خوخدە و خراپەکاری ئەمڕۆ کە دەکەن ناو گەنجەکان هەولیان لەگەڵ دەکات خۆیان بە دوور بگن لەو خراپانەی کاتون ناو ملەتەکانمان ناو وڵاتی خۆمانەوە دیارە لە ئەسڵی کوردەواری خۆمانەوە نەبووە، ئێمە ئەسڵی ڕەشادەت و نەجابەت و میوان دۆستی و ئازایەتی و زیرەکی کوردەواری ئامانجمان ئەجەندامان بەرنامەمان ڕوونە هەمومان کە کۆبووینەتەوە لە دەوری جەنابی مامۆستا عەلی باپیر بە ئەویشەوە ئامانجێکمان هەیە کە بریتیە لە بەدەستهێنانی ڕەزابوونی خوای پەروەردگار و مەبەستیشمان گەیاندنی خزمەتە بە خەڵک. جگە لەو ئامانج و مەبەستە شتێکی کە کۆی نەکردوینەوە، ئەگەرچی ڕەنگە دەسەڵاتیشمان نەبوو بێ، بەڵام لە دەسەڵات بین یان بێدەسەڵات بین، لەنێو حکوومەت بین یان ئۆپۆزیسیۆن بین، لەنێو پەرلەمان بین یان لە دەرەوەی پەرلەمان بین، ئینشا ئەڵڵاو تەعالە لەو ئامانج و مەبەستە لا نادەین. وەختێک کە براو خوشکانمان لێرە لە کۆیە بارگای خۆیانیان نەبوو، کار و پرۆژەی باشیان هەبوو، لێرە بەدواوە کە خاوەنی بارگای خۆیانن ئومێد دەکەین کە پرۆژەی زیاتر و چاڵاکی زۆرتر و خوێن گەرمانەتر ئیشکان ئەنجومەنی برایە خوشکان. چین و توێژە جیاوازەکان پێیان وایە کردنەوەی باڵەخانەی نوێی ئەنجومەنی کۆی کۆمەڵ ئومێدبەخشە بۆ ئەوەی خزمەتەکانی بگات بە زۆرترین کەس با پەروەردەیەکی ئیسلامی دروست. ئێمە ئەمڕۆ هاتین بۆ کردنەوە و ئیفتتاحکردنی بارگای نوێی کۆمەڵی دادگەری. زۆر خۆشحاڵ بووین، پیرۆزبایان لێ دەکەین، تەمە نادەکەین کە ئەم بارگایە وەکو هەرواش دەبینین واشمان بینیوە ببێتە بنکەیەکی پەروەردەکردنی تاکی پاکی چاکی خزمەتگوزار لەم وڵاتە بۆ ئەمڕۆ لەم وڵاتی ئێمە و لەم کوردستانی ئێمە جاری وایە ئەزمەی کەسی پاک و چاک و دەست پاک و دەستڕەنجینمان هەیە. زۆر خۆشحاڵ بووین کەوا بووینە خاوەن بینای خۆمان لە کۆیە، ئینشەڵڵا داهاتوێکی باش بۆ کۆیە و بۆ دەوروبەری ئینشەڵڵا دروست دەکەین، هەم لە ڕووی پەروەردەیەوە هەم لە ڕووی بواری پەروەردە و فێربوونی گەنجەکانمان ئینشەڵڵا خوای گەورە سەرکەوت و سەرفرازمان بکە ئینشەڵڵا لەگەڵ هەموو لایەک. کۆمەڵی دادگەری کوردستان لە سەرتاسەری هەرێمی کوردستان مەڵبەند و بارگای ئەنجومەن و ناوەندەکانی قورئان و فەرموودەی هەیە و لەو ڕێیەوە پەیام و تێڕوانینی بۆ ژیان و خزمەت با دەوروبەر و هاوڵاتیان دەگەێنێت و خزمەتی کۆمەڵگەشی پێدەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کۆیەی سەر با پارێزگای هەولێر.